ئەگەر بەنیازی وەرگرتنی ڤیزای وڵاتی کەنەدا یان هەر وڵاتێکی تری ئەوروپا و ئەمریکای پێویستە تا کۆتایی گوێبیستی ئەم ڤیدیۆبی. بەڕێزان لە ئێستادا هەڵمەتێکی زۆر خراپ دەستی پێکردووە بۆ قۆڵبڕینی خەڵک. چیرۆکەش بەم جۆرەیە کاتێک کە تۆ پەیوەندیەکی تەلەفۆنیت پێواکرێ یان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یان لە ڕێگەی ئەو ئاپانە ئەو بەرنامانەی کە پەیوەندیەک ئەتوانی بکەی بە خەڵکەوە پەیوەندیت پێواکرێت بۆ ئەوەی کە تۆ ڤیزەی کەنەدا وەربگری ئیتر لەژێر ناوی خوێندن بێ بازرگانی بێ نەخۆشی بێت یان هەر جۆرێکی تر سەرنجی تۆ ڕائکێشن یان تۆ هەڵە خەڵەتێن بەوەی کە بێ ئەوەی تۆ هیچ پارەیەک بی هیچ ڕسوماتێک بی ئەتوانی ببیتە خاوەنی ڤیزەی وڵاتی کەنەدا. پاشەوەی کە معلوماتەکانیان بۆ نێری بە نمونە پاسپۆرتیان بۆ نێری سیڤی خۆتیان بۆ نێری یان هەر زانیاریە کە ئەوان داوای بکەن پاشەوەی کە تۆ بۆت ناردن ئەمان چەند ڕۆژێک بە ناوی ئەوەی کە مامەڵەکانی تۆ ڕاییەکەن پرۆسەکە دەست پێیەکەن دواتر لە ڕێگەی ئیمێڵەوە یا لە ڕێگەی تەلەفۆنەوە تۆ ئاگادارەکەنەوە بە نردنی کۆمەڵە دۆکۆمنتی تر لە دوای ئەوە داوای بڕێک پارەت لێکن ئیتر بڕەپارەکە $5 بێ $10 بێ $20 بێ یان هەر بڕەپارەیەکی تر بێ داوا لە تۆکەن کە ئەو پارەیان بۆ بنێری بۆ ئەوەی کە بەناوی ڕسوماتی ڤیزاکەوە ئەوان ئیشەکەی تۆ ڕاییەکەن. لە دوای ئەم مەرحەلەیە چەند ڕۆژێکی تر تێ ئەپەڕێ قۆناغێکی تر دێتە ئاراوە ئەویش ئەوەیە کە داوای مەبلەغێکی زیاترەکەن بۆ نمونە ئەگەر لە پێشترە $10 لێوەرگرتی بێتی یان $5 لێوەرگرتی بێتی لە دوای ئەم قۆناغەوە ئەڵێ ڤیزەکە و لە تەواوبووندایە ئەبێت تۆ پێویستە بڕی $200 یا $300 یا $400 بۆ بنێری بۆ ئێمە ڤیزەکەت بۆ بنێرینەوە یان بە جۆرێک لە جۆرەکان مامەڵەکەت بۆ بنێرینەوە. کاتێک خەڵک ئەم بڕەپارەیە ئەنێرێت بۆ ئەم گروپانە دووبارە دوای چەند ڕۆژێکی تر داوای بڕەپارەیەکی ترەکەن واتە مەرحەلە بە مەرحەلە پارە لە تۆ کێشنەوە بۆیە خۆت لە مەرحەلەیەکە بێزارە بیت ئەوە تا یا بلۆیشانەکەی یا ئەنجا ئەو کاتاکەویتە پرسیارکردن لە خەڵک یا ڕایشکردن لە خەڵک کە گوایە شتێکی وات کردووە ئەمە ڕاستە یان نا لەبەرەوە ئێستا ئەم بابەتە زۆر زۆرە هەم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە دەستیان بە ڕیکلام کردووە ئەتە لە فەیسبوک بێت لە ئینستاگرام بێت لە تیکتۆک بێت بە تایبەتی پۆستەکانیان سپۆنسەرەکەن بۆ خەڵکێکی زۆر زۆر چووە لەژێر ناوی ئەوەی کە ڤیزەی وڵاتی کەنەدا یان ڤیزای و هەر وڵاتێکی تری ئەوروپیان بە خەڵک بە بێبەرامبەر واتە بۆیان وەرەگرن کەواتە ئەوەی کە لە پشت ئەمانەوەیە بابەتی قۆڵبڕینەکەیە پرۆسە پارە لە تۆوە کێشنەوە ئیتر لە $5 بێ لە $10 بێ دەست پێەکەن تا $400 و $500 بێنە بەرچاوی خۆت ئەگەر هەر یەکێک لەم گروپانە بە نمونە 10 کەس لە مانگێکە بکوێتە تەڵەی ئەمانەوە ئەگەر لانی کەم $50 لێ کێشنەوە $500 بۆ 10 کەس کە من دڵنیام ژمارەکە زۆر زۆر زیاترە چکە ئەوەی کە پەیوەندی بە منەوە کردووە ئەوەی کە باسی لە چیرۆکی خۆی کردووە عەدەدەکە زۆر زۆرە و زۆر بەشیان لەو مەرحەلەیە وەستاون کە ڕسوماتەکەیان ناوە. ئەنجا خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە تۆ بەدەستی خۆت پاسپۆرتی خۆت زانیاری خۆت سیڤی خۆت ئەیدە دەست ئەم گروپانە ئەم گروپانە لە مەشا سوودمەند دەبن چۆن بچووکترین نمونە کە پێتان بڵێم ئەوەیە کە ئەم داتایانەی تۆ یاوتە بە ئەوان بە نمونە پاسپۆرتەکەت ئەوانەی دەن بە کۆمپانیا بازرگانیەکان کۆمپانیا بازرگانیەکان بەردەوام ڕیکلامت بۆ نێرن یان بەو کۆمپانیانی کە سکامن لە بابی قۆڵبڕین و فێڵ و ساختەچێتی ئایشەکەن پاسپۆرتەکەی تۆ ئێن بەمانە ڕقم تەلەفۆنەکەی تۆ ئێن بەمانە ئیمێڵەکەی تۆ ئێن بەمانە کە لەژێر یاریەکی تر و لەژێر ناوێکی تر دووبارە پەیوەندیت پێواکرێ ئەنی زۆر کە زۆر پرسیارەکە کە ئەڵێ من بە شێوەیەکی زۆر نهێنی لە سۆشیال میدیا تەنها دێم سێری بابەتەکانەکەم و ئەڕۆم بەڵام ڕقم تەلەفۆنەکەم بۆ نمونە کەسێکی پاکستانی پەیوەندی پێوە کردم هیندی پەیوەندی پێوە کردم زۆربیان لەژێر ئەم بابەتانەوە داتاکانە دزرێت و پەیوەندیان پێواکرێ زۆر گرنگە تۆ ئاگاداربی لەبەرەوەی ڕۆژانە هەفتانە مانگانە ئەم چیرۆکانە دووبارە بنەوە بەڵام تەنها بابەتەکە ئاگۆڕێ بە نمونە ڤیزەی کەنەدا بۆ ئەیکەن بە ڤیزەی وڵاتی ئەڵمانیا ئەیکەن بە ڤیزەی وڵاتی بەریتانیا ئەیکەن بە ڤیزەی هەر وڵاتێکی تر لەبەرە تۆ پێویستە کاتێک کەسێک پەیوەندیت پێواکە ئەم بابەتە ڕایشکی بە چواردەوری خۆت و گرنگترین خاڵیش ئەوەیە لەم بابەتە هیچ کەسێک دەمڕاز یان نوێنەری ئەم کونسوڵخان و باڵوێزخانە و ئەم شوێنانە نییە کە نوێنەرایەتی فەرمی وڵاتانی دەرەواکەن ئەگەر تۆ ڤیزەیەکت ئەوێت یان ئەتەوێت تەقدیمی ئەم بابەتە بکەیت پێویستە لە ڕێگەی ئەم نوێنەرایەتیانەوە بێ شتێک نییە بۆی کە کەسێک پەیوەندی پێوەکە بڵێ ڤیزەیەکت بۆ دەرچووە کەسێک نییە بۆی بڵێ پەیوەندی بە تۆ بکە بڵێ وەرە من ڤیزەیەکی خۆڕایت بۆ وەرەگرم تەنها تۆ پاسپۆرتەکەتم بۆ بنێرە یان کۆمەڵە زانیاری هەیە بۆی بنێری یان $10 بۆ بنێری
کەواتە پێویستە تۆ لەم ساتەوە ئاگاداری ئەم بابەتە بی. ئێستا ئەم بابەتە زۆر بڵاوە. هیوادارم هەموو لایەک بە دوور بن لە زیان. کاتێکی خۆش.